وەکو مامۆستا گرنگە تەکنیکەکانی پرساندن و بەدواداچوون بەکاربهێنیت. تەکنیکەکان تەنها بیرهێنانەوە نەبێت و هەوڵی ئەوە نەبێت کە خوێندکارەکان شتیان بەبیر بێتەوە، بیرهێنانەوە تێپەڕێنێت. تەکنیکەکانت بەرەو خۆت و خوێندکارەکانت بەرەو ڕوونی زیاتر ببن کاتێک کە قسەکانتان دەکەن، کاتێک کە ڕاکانتان پێشکەش دەکەن، ئەو تەکنیکانە بەکاربهێنن کە بۆچوونەکان زیاتر ڕوون دەکەنەوە، زیاتر قوڵ دەکەنەوە، هۆکارەکان ڕوون دەکەنەوە، بەڵگە دەهێننەوە. بەڵگەهێنانەوە گرنگە، هۆکارەکانی بڕیاردان گرنگە. ئەو تەکنیکانە بەکاربهێنە و فێری خوێندکارەکانت بکە کە بەرەنجام و دەرهاوێشتەکان ڕوون دەکاتەوە. هەروەها بەڕووی بڕیاردانی عاقلانەدا بکرێرەوە، ینی عقل داخراو نەبی دۆکو مامۆستا و پۆلەکە پۆلێکی داخراو نەبێت و ئەگەر بڕیارێکی عاقلانە و کراوە هەبێت ئەوە بەڕوویدا بکریتەوە باشترە.